کۆمەڵ ئیسلامی پێویستێ بەوە نییە بە خەڵک بڵێ لێیان بپارڕێتەوە بڵێ یەک جار ئێمە تەجربە بکەن. کۆمەڵ ئیسلامی بە کۆڵێک هەڵوێست و دڵسۆزی و سەرڕاستی و پاچی هاتۆتە مەیدان. ئەوەی کە لە خۆی نەگۆڕێ و خوا لێی نەگۆڕێت زۆر جوان دیارە کە کۆمەڵی ئیسلامی لە هەموو کایەکانیدا ئێمە بە سێ ئەندامی ئەنجومەنی وێنەرانەوە دەتوانم بڵێم قورسایی 30 کەسمان هەبووە، بە 6 ئەندام پەرلەمانی کوردستانەوە، بە 6 ئەندام پەرلەمانی کوردستانەوە تەماشا بکەن گوێ هەڵخەنداخوا قورسایی چەندیان هەبەوە 6 ئەندامەی ئێمە، بە 2-3 وەزیر و بەڕێوەبەری گشتی و قایم قام و درناحەیەکەوە تەما گوێ هەڵخەنداخوا خەڵک و جەماوەرێک کە ویژدانی هەبێ چۆن باسی ئەندامان و بەرپرسانی ئێمە دەکا. خەڵک دەبێ بزانێت بە کەمی لە زۆری بگا. ئێمە ئەگەر بە 2 وەزیر ئەوەندە بتوانین، ئەگەر بە چەند ئەندامێکی ئەنجومەی نوێنەران ئەوە بڕشت و بەرهەممان بێ، ئەگەر بە چەند ئەندام پەرلەمانێک ئەوە بەرهەممان بێ، دەبێ ئەگەر ئاومان زیاتر لە دوا بێ و خەڵک زیاتر پشتیوانیمان لێ بکە، بە تەکید بڕشت و بەرهەممان زیاتر دەبێ و ئەو کاتەش ئێمە غیرەت و موسڵمانەتیمان لێمان قبوڵ ناکە لە واقعیکی پرستەم و گەندەڵیەوە ڕامێنین، تێوە ڕانامێنین. پارەیەکی کەمیش بەدەستی ئەمینەوە بێخوا بەرەکەتی دەخاتێ، بەڵام پارەی هەموو نەوتی هەرێمی کوردستان بەدەستی ناپاکەوە بێبەرەکەت دەبێت. من لە کۆتاییدا دەڵێم ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی بە ئیلهام وەرگرتن لە قورئان کە خوا دەفەرمێت ئین الله مع الذین اتقوا والذین هم محسنون، بێگومان خوا لەگەڵ ئەوانەدایە کە پارێز دەکەن و چاکەکارن، پارێز دەکەن وەکو بینی خۆیان و خوا، چاکەکارن لەگەڵ خەڵکی خوا. مسڵمانەتی لە دوو شدا خولاسە دەبێتەوە، خواپەرستی و خەڵک دۆستی. بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کەسانێک لە ئێمە کارێکیان پێدەست پێردرێ بە عیبادەت و تاعەتی دەزانن خزمەتی خەڵک و وڵاتی خۆیان بکەن بەبێ جیاوازی